مزگەوتی چوارقڕنا لە ناوچەیەکی زۆر کۆن هەڵکەوتووە کە بەهۆی تێکەڵبوونی چوار ڕێگا ناوی لێنراوە. بەپێی جێڕانەوەی خەڵکی ناوچەکە بنیادنانی دەگەڕێتەوە بۆ سەدەی 20م کە ئەو کات هیچ مزگەوتێکی وا نەبووە بۆ نوێژ و خواپەرستی، هەر بۆیە ئەم مزگەوتە لەم ناوچە گرنگە بنیاد نراوە کە ئەو کات بە یەکێک لە کارە هەرە پیرۆز و گرنگەکان دانراوە بۆ خەڵکی ناوچەکە. سەرەتا ئەم مزگەوتە بە شێوەیەکی سادە و ساکار و بچووک دروستکرا، وەک زۆرێک لە مزگەوتەکانی ناوچەکە لەسەر بنەمای هاوکاری خەڵک دروست کراوە. شێوازی بیناکە و کەرستەکانی سادە و ساکار بوون، لە بەرد و دار و گڵ دروست کراوە. پاشان وردە وردە بەهۆی فراوانبوونی ناوچەکە و ڕێژەی دانیشتوانی ناوچەکە ئەم مزگەوتەش گۆڕانکاری بەسەردا هاتووە و فراوان کراوە. مێژووی مزگەوتی چواقوڵە دروستبوونەکەی مزگەوتی گەورە لە پێشەوە مزگەوتەوە مزگەوتێکی کەمان هەبوو لەسەر جۆگایە بووم. ئێستا نزیکی ئەو مزگەوتێکی لێ دروستکرایەوە، پێی دەڵێن مزگەوتی بیلار، بەڵام لە شوێنی تقریبان 100 مەترێک لەو شوێنە دوورە. مزگەوتی گەورەی چواقوڵە لە ساڵی 100 دروستکرا کە دروستکرا دار و پەردووەکەی وەکو بلۆک و دار و ئەو شتانە مهندیسەکە بوو بە ناوی حەمەد سەعید بەک کە مەسئولی مەشروعەکانی خانووی ئیسکانی هەموو دەڤەرەکەی بوو، ئێرەش و پشدەریش. ئەشیاکەی هێنا خەڵکیش بە خێرخوازی بە بەشداری بە کرێکار و بە وەستا دروستیان کرد. و من بۆ خۆم ئەو وەختە کە تەمەنم 8 ساڵان بوو، نزیکەی 3 مانگ زیاترە من بەتکەر و تێڕ عیب نەبێ ئاوم بۆ ئەو مزگەوتەی کێشا کە کاتێک سەربانەکەیان قوڕپەس کرد و سواگەندا. لە تقریبان تێچووی ماوەکەی نزیکەی 6 مانگ 7 مانگی ویزە کۆتایی پێات. 15 مەتر بە 20 مەترێک دەبوو لە شێوەی پایە لە ناوێدا پایە چیمەنتۆ بە بلۆک و چیمەنتۆ دروستکرا بوو بە کاریتەی گەورە لەسەر پایەکان و اینجا لەسەر کاریتەکانیشەوە داڕایەڵ، لەسەر داڕاڵەکانیشەوە حەسیر، اینجا غەزەل و قامیش و قەسەڵ وەکو پێی دەڵێن لە کوردەواری خۆمان پێی دەڵێن گڵجێڕەوە. ئەوانە لێ کرد چونکە بە وەکو چۆن بڵێن بە کاری خێرخوازی شعبی دروستکرا. خەڵک ئەوانەی کە خیبرایان هەبوو، شارەزایان هەبوو لە دروستکردنی خان و بینا و شتدا، بە خێرخوازی ئەوانە ئەو شتانیان دروست کرد، بەڵام شتەکانی مەوادەکانی حکومەت دەینێ. لە ڕووی هەڵکەوتەی جوگرافی شوێنێکی گرنگی هەیە کە کەوتۆتە ناوەندی بازاری چوارقڕنا. ئەمەش کاریگەری باشی هەیە بۆ کاسبکارانی ناو بازار. بۆ پێی چوارقڕنا لەسەر ڕێگای ناوچەی گەشتیاریە، هەر ئەمەش وای کردووە کە هەر کات کە خەڵک لە ناوچەکانی تری سەردانی ئەم ناوچەیە بکەن، ئەوا دەبێ سەردانی مزگەوتی گەورەی چوارقڕنەش بکەن. بۆ پێیەی لەسەر ڕێگای سەرێکیە و هەم کەوتۆتە ناوەندی بازاری چوارقڕنەش. چەند جارێکیش تا ئێستا وا بزانم ئەوەندی ئەمن لە بیرم مابێ زیاتر لە 6 7 جار دەستکاریمان کردووە، گۆرەمان کردووە. ساڵ بە ساڵ قەڵەباڵغ دەبوو، ئاوەدان دەبووە، وردە وردە هەموو ساڵێک قەدێک ینی تقریبان جێی 400مان پێوە زیاد کراوە. هەتا ئێمە گەورە بووین، کەمەش گەورە بووین. مزگەوتەکە لە ساڵی 83 بۆ 84 حکوومەتی عێراقی ئەو وەختە دایرەی ئەوقافە بوو لە سلێمانیە، بەڕێوەبەراتی ئەوقاف
وابزانم یەک بەڕێوەبەراتی ئەو قافە بوو لە هەولێرە بوو سەر بە ئەمینداری گشتی کاروباری ئاینی و ئەو قاف بوو لە هەولێر بڕیاریاندا تازان کردەوە نۆژەنیان کردەوە مزگەوتەکان بە شێوازێکی تازە و بە کۆنکریت و مسلح ئەو شانە دروست کرد بەڵام لە ساڵانی 2000ەوە هەر ئێرە زۆر ئاوەدانەکەی یەکجار زۆر و جێگانە دەبەوە هەرچەندە مزگەوتی کەشی لێبوون بەڵام خەڵک زیاتر مزگەوتی گەورە و مامۆستا و تا ڕوشتەکە ئێوێ پێ خۆشتر بوو چەند جارێک دەستکاریمان کردم کە بۆ خۆم سەرپەرشتیم کرد لە جارێک لە دیوی دواوە نزیکەی 14 مەتر هاتیینە دواوە بە شێوازی مسلحێکی زۆر چاک مهندیس و خەڵکی شارەزامان هێنا و بە دوو قاتی دروستمان کرد بەوەش ساڵێک دو ساڵمان ڕابوار بۆ ساڵی سێم قەڵەباڵەکەیەندە زۆر بوو لە کاتی جومعەدا سەر جادە دەگیرا خەڵک لەسەر مقەبا و بەرماڵ و گونیە ئەو شتانە نوێژان دەکرد لە بازاڕی هەستاین بۆ پێشەوە ڕۆستین پێشەوەش حوسەیەکی هەبوو تقریبان ئەویش حەوت مترەیشمان خستە سەری واشەر جێگامان نەبەوە ئەوجا هەستاین کردمانە دوو قات لە ساڵی 2006 ئەوانە بۆ ساڵی 2009 ئەویشمان تەواو کرد بەڵام سقاتی نیوەی بەشی زۆری دووقاتەکەی سەرێ بە سندویچ چەنەڵ کردمان لەبەرەوەی زۆر لە بینایەکەمان ڕانێدی لەبەرەوەی بینایەکە کۆم بوو زۆر باری قورسکەین و مسلح و چیمەتۆ ئەوشتانە بە چەنەڵ دروستمان کرد و ئێستا و مزگەوتە 1000 متر مربع لە ژوورەیە 50 متر بە 20 متریان بە 19 متر و نیوە بە دیوارەوە تقریبا 20 متر زیاترە شوێنێکی هەبوو کە وەخت خۆی بۆ شوێنی تەعزیەنامە پێشیان دەوت میوانخانە ئەویش هەر ساڵانێک نوێژی لێ دەکرا نوێژی فەرزەکانی لێ دەکرا ئێستا قەڵەباڵغ نەبوو ئێستا هەرماوە وەکو ئەمبارێک وەکو کۆگایەک شتی زیادەی مزگەوتی تێدایە سەربانەکەشمان بەشە مسلحەکەی ئەویش هەروە کۆگایە کە تیشتی زیاد و کۆنەی مزگەوتە لەسەرەیە جاران ئافرەتانیش داهاتن بۆ خانەی سەرەوە لەوێ نوێژیان دەکرد بەڵام ئێستا من بۆ خۆم وەکوون ماوەیە کە نەخۆشم بە تایبەتیش لە کاتی کڕۆنەدا کە چوونە مزگەوت یا ساخ کرا خەڵک نەدەچوو یان کە دەچووشن ژنان وازیانێنا پیاوان دەچوون هەرەکەی مەتێک لە یەکتر دوور ڕادەوەستان و هەر کەسە بەرماڵ و ڕاخی خۆی پێبوو دەمامچی پێبوو لەبەر بڵاوبوونەوە ئەو نەخۆشە و تۆزێک جیاوازێک هەبوو لەو کاتەدا لە کاتی ئاساییدا لە نوێشکردن و خوتبە و جومعەکاندا بەڵام ئێستا مزگەوتەکەمان کۆنە پێشەوەی من نەخۆشکەوەم یەک دوو جار لەگەڵ چەند برادەرێکی خەڵکی هەولێرێ خوا پێدا و ئەوانەی کە خوا ماڵی دنیایان داونێ قەرار بوو بێن بۆمان بگۆڕن بەڵام بەسەردا نوێخۆشی کڕۆنە بڵاوبەوە دوایش بخۆم ئەمن تووشی ئەو نەخۆشی ئەژنۆ گۆڕین و چەند کێشەیەکی تەندروستیم هەبوو نەمتوانێ ئەو کارە بکەم ئێستا ئینشەڵڵا ئەگەخوا تەمەن باقی بێ بە تەمام سەردانێکی هەولێر بکەم یان کەسێکی شارەزایان کەسێکی بخوا پێدا و خێرخوات ئەگە بتوانین مزگەوتەکەمان بۆ تازەکەتەوە لەبەرەوە مزگەوتەکەمان لەسەر پایە لەوانەیە زیاتر لە 30 پایی تێدا بێت. بەپێی جێرانەوەی خەڵکی ئەم ناوچەیە ئەم مزگەوتە لە سەرەتادا جێگایەکی زۆر باش بووە بۆ خوێندن و بڵاوبوونەوەی ئاینی ئیسلام لەم ناوچەیە کە زۆرێک لە مامۆستای ئاینی و فەقێ تیادا دەرس و خوێندنیان ئەنجام داوە. بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای بەخشندە و میهرەبان بە خێڵاتنی کەناڵە بەڕێزەکەتان دەکەم کەناڵی دیمەن بەخێر بێن سەر و سەرچاومان بۆ معلوماتی ئەو مزگەوتی گەورەی چوارقورنا ئەو مزگەوتی گەورەی چوارقورنا ئەهمیێتێکی زۆری هەیە لە ساڵی 60ەکانەوە تقریبا 1960 ئەو مزگەوتە بنیان درراوە ئەو کاتەی کە مزگەوتەکە پێشدا گڵ بوو دوای وردەوەردە فراوان بوو ئێستا ئەو مزگەوتی گەورە خزمەتێکی زۆری بۆ خەڵکی چوارقورنا کردووە نەک بە هەر خەڵکی چوارقورنا بەڵکو بە دەوروبەری و بە مسافیر و لە هەولێر و لە سلێمانی و لە منطقەی جنوب و وەسەط و ئەو شتانەش دێن
مەسافرن کە لێرە لا دەدەن و جەماعەتێ دەکەن هەروە ئەمێتێشکەشی هەیە کە لە ناوەڕاستی شارەکەیە وهروەها ئەو حتا تەڕەفرۆش ئەو میوەفرۆشانەش کە لەو دەور و پشتەنە زۆر لێ سوودمەندن لەبەرەوەی ئاو شتەکەی الحەمدوللا وەشکر ئاو شتێکی زۆر باشی هەیە منفعاتێکی زۆری بۆ خەڵکی چوارقوڕنا هەیە پێشتر جەنابی مامۆستا مەلا محەممەد الحەمدوللا ساژ لە حیات داماوە کە ئەلێرە ئیمام و خەتیبی ئەو مزگەوتەی بووە لە باوش و لە مام و شتیوایڕ بۆی ماوە لێرە بوو ئێستا بێتاقەت بووە لە ماڵەیە ئێستا لە زال جەماعەت و جمعە و بەردەوامە مامۆستاژی بەڕێز لێرە بەناوی مامۆستا عیرفانەوە لێرە ئیمام و خەتیبە ئەو مزگەوتەی بەڕێوە داوەڕوە جەنابی کاک ئەرسەلانیش کە ئەو مزگەوتەی کار بە خێرخوازی نەک بڵێن تاعین بوو بێ یان شتێک بێ لەسەری ئەویش مزگەوتەکەی بە خزمەت دەکات و خزمەتیشی بەرچاوی هەیە بەڕاستی خواز زای بە خێری داتەوە ئەو کە برایی ئێستا کە بانجیشی داویش مؤەزینە ئەویش بە هەر بە خێریە وەڵای ئەویش حتا ئێستا منتەسیبێکیان بۆ دانەمەزراند و بەعقڵ بێنازیشە بەڵام مزگەوتەشی گەورەی چوارقوڕنەیە یەکەم مزگەوت بووە لەو شارۆچکەی کە لە ساڵی 58 پێی دەگوترێت بەحراوی کە بەحرەکە گیرا ئۆسەدەی دوکانێ ئەو خەڵکە کە ڕووی لێرە کردووە ئەو مزگەوتە بنیادنراوە لە ساڵی 1966 ئێستاش لە هەزار ئەو خزمەتی بەردەوامە هەروەها داوا دەکەم لە ئەو نیشتیمانیان نیشکەوە بیپارێزن و وەکو سمبولێکی کە سمبولی شارۆچکەی چوارقوڕنەیە و مزگەوتێکی گەورەی و دەستخۆشی لە هەموو لە ئاشی دەکەم و دووبارە بەخێرانی ئێوەش دەکەم و زۆر بەخێر بێن و سەر و سەرچاومان أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول أشهد أن محمدا رسول الله الله أكبر. السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله. استغفر الله. ئەم مزگەوتە هەر لە سەرەتای دروستبوونی لە سەدەی 20ەوە تاوەکوی ئێستاش دەرگای کراوەیە بەڕووی خەڵکی ناوچەکە شایانی باسە جێگایەکی پیرۆز و گرنگە بۆ چوارقوڕنە و دەوروبەری. صلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه من والاه. مزگەوتی گەورەی چوارقوڕنا هەڵبەت مزگەوتێکە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە. ئەو مزگەوتە وا هەڵکەوتووە لە ناوەڕاستی چوارقوڕنا ناو بازاری چوارقوڕنا و لە سەردەمێکی زۆر ینی زۆر کۆنەوە لەگەڵ بوونی چوارقوڕنا ئەو مزگەوتەش سپاس بخوای پەروەردگار هەبووە و خزمەتی کردووە. گرنگی مزگەوت معلومە و گرنگە هەموو کەسێک دەزانێت کە مزگەوت لە هەر شوێنێک بێت واتە ئاوەدانی ئەو جێگایە ئەو شوێنەیە. جا بەهۆی ئەو ئاوەی کە لەو مزگەوتەوە خەڵک سوودی لێ دەبینێت
بەهۆی ئەوەی کە ڕێبواران ڕووی تێ دەکەن ئیسراحەتی تێ دەکەن و وەکو شوێنێکە کە زۆر جار هەیە خەڵک بۆ ئیسراحەتکردن دێتە ناو مزگەوتەکەەوە و بۆ نوێشکردن و مانەوە و ڕۆیشتن پێیدا ئەوانەی کە مسافرن. سپاس بۆ خۆی پەروەردگار زۆر دەمێکە خزمەت بە خەڵک دەکات و لە سەردەم لە هەشتاکانیشەوە ئەو مزگەوتە فەقەی هەر هەبووە. مامۆستا مەلا محەممەدی مزگەوتی گەورە کە قەدیم ئەو لێرە بوو پێشتر هەر لێرە بووە الحەمدولله حوجرەی زۆر ئاوادانی هەبووە و شاهدی ئەوە دەدەن مامۆستایان زۆرێک کە لێرە پەروەردە بوون الحەمدولله حتا ینی سەردەمێکە دکتۆر عەبدوڵەتیف الحەمدولله ئێستا زانایەکی گەورەیە لێرەوە ئەلفوبەی لێرەوە دەست پێ کردووە. سپاس بۆ خی پەروەردگار و ماوەیەکی زۆر بۆ خۆشی لێرە خەتیب بووە دوای ئەوەی کە لێرە لە خەتابەت دوورخرایەوە بەندە هاتمە جێگای ئەو و من ینی ماوەیەک لێرە بەردەوام دواتر گۆڕانکارێک ڕوودا بەس لە 2015 بەردەوام منیش لێرە ئیمام و خەتیبم الحەمدولله و بەردەوامیشم سپاس بۆ خی پەروەردگار و مزگەوتەکە وەکو سروشتی مزگەوتەکە جوگرافیای مزگەوتەکە ناو ڕاستی ناو بازاری چوارقوڕنەی گرتووە و مساحەکەی بەس ناو مزگەوتەکەی 1000 مەترە ناو مزگەوتەکە الحەمدولله بە شاهدی زۆرێک لە خەڵک کە هەر کەسێ دێتە مزگەوتەکەەوە دڵی زۆر ئارامە لەو مزگەوتە ئەوەش فەزلی خی پەروەردگارە کە مزگەوتەکان ماڵی خی پەروەردگارن خەڵک زۆر دڵی تێدا ئارام بەڵام جیاواز لە شوێنەکانیکە نا ئەو مزگەوتە ئەنی خەڵک هەر کەسێک کە هاتووە شایەتی ئەوەی بۆ داوە کە دڵی زۆر ئارامە الحەمدولله والحەمدولله لەسەر سونەتە و هیچ زیادە و بیدعە و خوڕافەتێکی تێدا نییە والحەمدولله خەڵکێکی زۆریشی پەروەردە کردووە لەسەر ئەو بیر و باوەڕە حتا ینی بەتەمەنەکانمان سپاس بۆ خی پەروەردگار ئیلتیزاماتێکی دینداری زۆر باشیان هەیە چ جای گەنجەکانمان کە بەڕاستی جێی دڵخۆشیە ئەو مزگەوتە بەو جۆرە خزمەت دەکات و ماوەتەوە بە ئومێدی ئەوەی ئینشاءالله زیاتر خزمەتی زیاتریش بکەین لەو مزگەوتە من بم یا هەر مامۆستایەکی کە بێت کە لەو مزگەوتە خزمەت بکات و لەبەرەوەی ماڵی خی پەروەردگارە و سروشتەکەیشی وایە وتم لە ناو بازارە زۆر خەڵک ڕوو تێ دەکات یعنی کەسێک کە مسافریش بێت ناو بازار ڕێگاکەی ناو بازار بێت تێدالادا هەرچەند لە دیکۆری دەرەوە زۆر زەخرەفە و زۆر جوانکاری زۆری بۆ نەکراوە بەڵام لە ناو مزگەوتەکە الحەمدولله دڵە زۆر ئارامە ناو مزگەوتەکەش بەو شێوەیە یعنی زەخرەفەی زۆری تێدا نییە وردەکاری زۆر شتی تیانە بەڵام مزگەوتێکە سادەیە بە معنای کەلیمە بەڵام زۆر تێیدا ئارامی زۆر دڵت تێیدا ئارام و هەز بە ئەمانەت و دڵ ئارامیەکی زۆر دەکەی لە ناو مزگەوتەکە سپاس بۆ خی پەروەردگار. من بە بیرەوەری خۆم ئەو مزگەوتەکە دروست کرا دوو هۆدە و هەیوانێک و هۆدەیەکی بەلاوە زیاد بوو دروست کرا بۆ دەرزبردنەوەی مامۆستا یعنی وەکو حوجرە وەکو تەدریسی دینی ئاینی بە حکمی ئەوەی ئێمە ماڵەکەمان چەند 30 مەترێک لە مزگەوتەکەەوە دوور بووین 3-4 چین فەقێ هەبوو فەقەی منداڵ کە بەراوردی کەین بە خوێندنی سەرەتایی پیان دەوت سوختە ئەوانە دەستگەڕان ڕاتپیان دەکرد چەند ماڵەکیان بۆ دیاری کرابوو لە دەوروبەری مزگەوت و نزیک مزگەوت کە لەو ماڵانەوەی کە خوانانەکی دابوونێ و باشتر بوون لە خەڵکی دیکە خەڵکی هەژار و فەقیر ڕاتپیان نەدەچۆ سەر ئەوانە پێیان دەوتن سوختە کاتێککە 1-2 ساڵێک دایان خوێت لە سوختەی دەردەچوون دەبوونە فەقێ دوایی کە دەگەشتە بە بەراوردکردنی خوێندنی پەروەردەیی دەگەشتە ئاستی ئامادەی یان سانەوی ئەو وەختە پیان دەوتن مستعید یعنی ئامادەکراو بۆ ئەوەی کە ببێ بە مەلایان ئیجازەی مەلایەتی وەربگرێ و لەو مزگەوتەیدا بەدەیان کەس ئیجازەی مەلایەتی وەرگرتووە مامۆستا مەلا محەممەد کە یەکە کە ئیمام و خەتیبی ئەو مزگەوتە بوو ئیجازەی زۆر کەسی داوە لەوێ و یەکێک لەو مەلایانەی کە لە ئێستا کە خوێندوێتی لەوێ وشتیان مەلا سەلیمی شوشکەی بوو کە ئێستا لە هەولێرەیە و مامۆستایەکی بەناوبانگ و بەتوانا و شارەزایە
زۆر مەلای دیکەش لە دەستی کۆی ڕادهاتن لە خۆشناوەتی زۆر مەلا دەهاتن لە دی پشدەر دەهاتن لە بەری مەرگە دەهاتن بەری جافەتی دۆڵی خەلەکان بە دەیان و بگرە زیاتریش مەلا لێرە ئیجازان وەگرتۆ و لەو حجرەی ئەو مزگەوتەی هەتا ئەو مزگەوتەمان ئەوە گەورە کرد و تازەمان کردەوە حجرەکە هەرما بوو بەڵام مامۆستا لەبەرەوەی تەمەنی زۆر بوو اختیار بوو قورجشی ئەیبنێ تووشی نەخۆشیێک بوو دکتۆر لێی ڕاگرت کە نابێت هیچکە دەستدوتنەوە بکات بۆ ئەوەی تەندروستی خراپتر نەبێت و تەدریسکردن و دەرزدوتنەوە و بە درێژایی ئەو ساڵانە زیاتر لە 30 ساڵ بەلای کەمەوە تەدریستی دەکرەوە ئەو کەسانەی کە لەو مزگەوتن سەرپەرشتیارن لەگەڵ خەڵک هەم نەرمونیان و هەم بە تەحمل و بە سەبرن هەم وەکو خزمەت و خزمەتکردن سوپاس بەخوای پەروەردگار لە هیچی نەقص نییە وەکو خزمەتکردنی خەڵک گەرنا وەکو مزگەوتەکە بۆ خۆی تەمەنی زۆرە لەوەیە پێویستی بەوە بکە ئەو مزگەوتە دووبارە نۆژن بکرێتەوە یان هەر بە تەواوەتی تەختی زەوی بکرێت و دووبارە دروست بکرێتەوە لەگەڵ سەردەم و لەگەڵ ئێستای خەڵک بگونجێ زیاتر لەوەی پێویستی بەوە بێت کە چەند قاتێک دروست بکرێت بۆ ئەوەی زیاتر خزمەت بکات و لەبەرەوەی کە سەقفەکەی هەم تۆچە کۆن بووە یعنی تەمەنێکی زۆری هەیە ئەو مزگەوتە بە ئیزنی خوای پەروەردگار و بەڵکو خوای پەروەردگار مسلمانان دڵیان وا لێ بکات کە بێن لایەک لەو مزگەوتە بکەنەوە هەمووکو حکومت هەمووکو خەڵک کە بتوانین زیاتر خزمەت بکەین ئەو مزگەوتە یان نۆژەن بکرێتەوە یاوەتە هەر لە بناغەکەیەوە دەربهێنرێ و دووبارە دروست بکرێتەوە بۆ ئەوەی شێوازێکی جوانتر و شارستانی تر بە ناو بازار و ناو چوارقوڕنە ببەخشێت لەبەرەوەی چوارقوڕنە مزگەوتی گەورە ڕەمزێکە بۆ چوارقوڕنە ڕەمزێکی وە زۆر کۆنە لە ناو چوارقوڕنە و شوێنەکەیشی بە هەمان شێوە ستراتیژ و زۆر گرنگە پێویستە بەڕاستی خزمەتی زیاتری بکرێ ئەو مزگەوتە و بە ئیزنی خوای پەروەردگار دووبارە دەست دەکەینەوە بە خزمەتکردنی فەقیەکان ئینشاء الله کە ماوەیەکدا بڕاوین ئێمە بەڵام دەبێت درێژە بەو ڕێگای هەر بدرێت ئەو مزگەوتەدا نەبڕێ لە فەقێ و لە نوێشوێنان لە خزمەتکردنی خەڵک بە ئیزنی خوای پەروەردگار بەو شێوەیە هەر خزمەت دەکەین و لە خزمەتیان بەردەوام دەبین 185 ماڵ چوارقوڕنە حکومت دروست کردووە بە ڕەسمی کە پیان دەوترێن ئیسکان ئیسکان یعنی نیشتەجێکردنی ئەو خەڵکەی ژێر بەحرکەوت طبعا زەمادەم لە هەولێربی مانای ئیسکان و شتانە تێدەگەی بۆ خۆت ئەو 185 ماڵە حکومت ئەو مزگەوتەی بۆ دروست کردی لە قەدەر ئەوە یەک بیری ئاویشمان هەبوو دوای بۆیان کردنە دوو بیر ئاوەکەش بە شێوەی خەڵک بە تەنەکە دەیهێنا بیری یەکەم بۆ تا لە بەردەمی ماڵی ئێمەیە بیری دووەمیش تقریبا 150 مەتر لە ماڵی ئێمە دوورە جا ئەو مزگەوتە هەر وەکو باسم کرد بە شێوەی بلە دیوارەکەی بە بلۆک سەرەکەی بەدار و هەڵاش و قورپەستی دروستکرا هەتا ساڵانی 1970 ئەو قافی ئەو سەردەمە بڕیاریاندا تعمیریان کرد لەسەر حسابی حکومت کۆنتەراتی هات گەورەشیان کرد نۆژەنیشان کردەوە لەسەر شێوەیەکی تازە مۆدێرن لە دوای ئەوە کە دوای 91 خەڵک زۆر هاتەوە ناو شار و قەڵەباڵغ و عالەم زیاتریش ڕووی لە چاقوڕنە کە شوێنێکی بەواریداد بوو بۆ کاسپی و وەختە توتن دەکرا و گوڵە ڕۆژە و کونجی و شوێنی کاسپی بوو قەڵەباڵغ بوو وردە وردە ئێستا لەوانەیە وا بزانم چاقوڕنە و دەوروبەری چاقوڕنە زیاتر لە 7 مزگەوتی لێیە و لە 13 مزگەوت جومعە دەکرێت نفوسەکەشی لەوانەیە ئێستا خۆ نزیکی لە 80 بەرەو ژوور 80,000 زیاتر بینی 80 بۆ 100,000 کەس نفوسی تێدایە بەڵام گەڕەکەکان گەورە بوون هەتا چونەتە بشاخی گەڕەکی ئەوە کۆڵۆنسیتیە و ئەوە گەڕەکە تازەکان و ئۆردوگایەکان دوو ئۆردوگای لێ بۆ ئۆردوگای شاروشان ئۆردوگای چۆمان خەڵکەکە ئاوەدانەکە زۆر بووە لە دوای ساڵانی بەتایبەتی دوای پرۆسی ئازادی عێراق دوای ساڵی 2003 مزگەوت زۆر دروستکراوە زۆر مزگەوتی چاک و گەورە دروستکراوە بەڵام مزگەوتی ئێمە زۆر کۆنە لێرەوە لە ڕێگای کەناڵەکەیەوە داوا لە خێرخوازان دەکەم لەخوا پێداوان دەکەم ئاوڕێک لە مزگەوتەکەمان بدەنەوە مزگەوتەکەمان بۆ نۆژەنگ بکەنەوە بۆ تازە بکەنەوە بۆ دنیا و قیامەتیان ئینشاءالله دەبێتە کارێکی سەربەرزی و سەربەرزی دنیا و قیامەتیان خوا خێر هەموو لایەک بنووسی وەڵا گرنگی ئەو مزگەوتە وەکو پێم وتی یەکەم شوێنی عیبادەت و پەرستنی خوا و تاعەت و شوێنی موسڵمانانی ئەو منتیقە لەوێ بووە
چەند ساڵێک ئەو مزگەوتە هەبووە اینجا مزگەوتی کە لە ساڵانی کۆتایی شەستەکانەوە دروستکراون مزگەوتێککە دروستکە دووەم مزگەوت بوو کە لە دوای مزگەوتی ئێمە دروستکراوە مزگەوتی گولەکیان بوو بەڵام لەبەرەوەی دوورە دەست بوو خەڵک لە سەری ئەو سەری دروستکرا بوو زۆر نوێژیان لێ دەکرد بەڵام بۆ جمعە هەرداتە مزگەوتیمە لە دوای ئەو مزگەوتی بنزێریان دروستکرا مزگەوتی بنزێریان هەر جەماعەتی لێ دەکرا بۆ نوێژەکان و خاستان ڕەمەزانان دوایی دەنا بۆ شوێنە شتە تایبەتەکانی کە وەکو وتارخوێنەوە هەر مزگەوتی گەورە بوو و لەبەرەوەی لە سەنتەری شاریشە بە شێوازێکی هەم عەشایریانە هەم علمیانەش هەم سەردەمیانەش ئەوەی لە ڕێگاوە دێ ئەوەی بۆ کاسپی دێ ئەوەی بۆ ئیشێکی تایبەت دێ بۆ ناوشار چووکە ئەو دێهاتانە وەختخۆی سەردەمی هەموو ئیشێکی ڕسمیان هەر لە ناو چاوقڕنەیە وەکو ناحی لێ بووە دائیرەی عیب نەبێ خستخانەی لێ بووە مەکتەبی لێ بووە زەراعی لێ بووە بەدیدی لێ بووە دارێ ئاو و کارەبا و شارەوانی و داریان هەمووە بووە خەڵک هەر پێویستە چێ بێ گرنگی مزگەوتی گەورە بۆ ئەوانە وەکو ماڵی خۆیان وا بووە لەبەر دەست بووە نزیک بووە لە شوێنی دابەزین و سواربوونیان بووە لە ناو بازار شوێنی ناو خواردن و ئیسراحەتیان بووە و شوێنی عیبادەتیش بۆ هەموو لای چونکە وەکو بۆ خۆشتان لای خۆش جەنابی شتان ئاشکرا مزگەوت ماڵی خۆیان ماڵی هەموو کەس